خاوەن پێداویستە تایبەتەکان ئەو توێژانن کە لەلایەن حکوومەتی هەرێم وەک کەسانێکی خاوەن پێداویستی هەژمار کراون و موچەیەکی تایبەت بە خۆیان بۆ دابین کراوە لە ڕووی پەروەردە و خوێندنیشەوە توێژی نابینایان خوێندنگەی تایبەت بە خۆیان هەیە و دەبێت حکوومەت هاوشێوەی توێژەکانی تری کۆمەلگا پێداویستیەکانی خوێندنیان بۆ دابین بکات. لە شاری هەولێریش زیاتر لە 2 مانگە پەیمانگای تایبەت بە نابینایان نەکراوەتەوە. بەڕێوەبەری خوێندنگەکەش دەڵێت ئەوان لە هەموو شتێک بێبەش کراون. چەند ساڵێک لەمەوبەر لە ڕۆژی 12 ڕۆژی جیانی کەمەندامان دەیان چاڵاشی و کار و کردەوەمان ئەنجام دەدا کە بۆ ناساندنی زیاتر یان بۆ ئاستی وشیاری کۆمەلگا و تاکەکان بەرزکەینەوە لە معاناتی خاوەن پێداویستی تایبەتەکان تێبگەن. بەداخەوە وەزارەتی کار و کارباری کۆمەڵاتی بەرتەستی ئەو مۆزوعی کردو لە دەرکردنی بەیاننامەیەک. ئەوە جێی دڵگرانی و نیگەرانی ئێمەیە وەکو خاوەن پێداویستی تایبەتی. بێنە سەر بابەتی پەیمانگاکەمان پەیمانگا ڕۆناشی نابینیانی هەولێر دیارە هەرە پەیمانگایانیە 4 پەیمانگا 2 سنتەری تریشن کە هەموویان سەر بە بەڕێوەبەری چاودێری کەمەندامانن دەبوو پاسیان بۆ بژیرا بۆە تا قوتابیەکانمان هاتوچۆ پێ بکەن بۆ خوێندن. هەموو ساڵێ و معاناتانە دووبارە دەبنەوە بەڵام ئەو ساڵ درێژتری کرد سبەی کە یەکەم ڕۆژی قوتابخانەمانە قوتابیەکانمان دەوام دەکەن تازە پاسگیراوە هۆکارەکەی چیە ڕەنگەوە لێکۆڵنەوە بە دوواداچوونی زیاتری بێوێ. ڕۆژی 3/12 کە ڕۆژی جیهانی خاوەن پێداویستە تایبەتەکانە و لە سەرانسەری جیهانیش بەدەیان جۆری چالاکی بەو بۆنەیەوە ئەنجام دەدرێن بەڵام لە هەرێمی کوردستان بەهۆی قەیرانی داراییەوە چالاکی ئەوتۆ بۆ ئەم ساڵ ئەنجام نەدرا و کەم ئەندامانیش بەرپرسانی حکوومەت بە کەمتەرخەم دەزانن لە بەرامبەر توێژی خاوەن پێداویستە تایبەتەکان. بەڕێوەبەرێکی سەنتەری فێرکردنیش دڵێت ئەوان توانایەکی زۆریان هەیە بەڵام حکوومەت پشتگوێ خستوون. هیوادارین لایەنە پەیوەندیدارەکان ئەم یادە بەرز ڕابگرن لە بەجێبەجێکردنی ئەو یاسایی کە لە پەرلەمان دەرچووە بەجێبەجێکردنی بڕگەی یاساکە بڕگەکانی یاساکە بەڕاستی ئاوڕێکە لە کەمەندامان دەدرێتەوە و ئەو خزمەت گوزاریانەی کە تایبەتە بە کەمەندامان بەڕێکی و پێشکەش بە کەمەندامان بکرێ. ئێمەش لەلایەن خۆمانەوە وەکو سنتەری ڕۆژنا بۆ کۆمپیوتەری نابینان لە پلانی سنتەرەکەمان بۆ 2017 سەرجەم ئەو خزمەت گوزاریانە خەینە بەردەست نابینایان بۆ ئەوەی لە ڕووی خزمەت گوزاریە تەکنۆلۆژیەکانەوە بتوانین خزمەتێکی بەرچاویان بکەین. بەپێی ئامارەکانی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لە ئێستادا نزیکەی 110,000 خاوەن پێداویستی تایبەت ناوی تۆمار کراوە و موچە لە حکوومەت وەردەگرن بەڵام بە وتەی بەرپرسانی وەزارەتی کار ئەو لێژنەیەی بۆ هەڵسەنگاندن و لادانی ناوی زیادە پێکهێنراوە لە تەواوبووندایە و بەو پێ بێت ژمارەیەکی زۆر لە ناوی دووبارە یاخود ئەو ناوانەی تۆمار کراون و کەم ئەندام نین لا دەدرێن. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.